سڵاوی خواتان لێ بێم کاتتان باش دیارە چەند گەنجێکی شاری سلێمانی لە ئێستا هەڵمەتێکیان دەست پێ کردووە کۆڵان بە کۆڵان و گەڕک بە گەڕک دەگەڕێن هەڵمەتێکی هۆشارکردنەوەیە بۆ بە فێڕۆنەدانی ئاو دیارە ئێستا ئەوان هاتوونەتە گەڕکی چوارباخوا زەرفێکی نامەیان پێیە کە تیایدا هۆشیاری یان هۆشیاریتیایە بۆ هاوڵاتیان سەبارەت بە فیڕۆنەدانی ئاو دیارە ئەوان دەشنە سەرجەم ئەو ماڵانەی کە لەو گەڕەکانە هەن و ئەو زەرفی نامێ دەدەن بە خاون ماڵەکان بۆ هۆشیارکردنەوەی هاوڵاتیان چونکە ئەمساڵ بەهۆی وشکە ساڵیەوە قەیرانێکی کەم ئاویش دەستی پێ کردووە دیارە لە سەرجەم هەرێمی کوردستان ئەم خەیرانە هەموو شار و شارۆچکانی گرتوتەوە بەهۆی کەمبوونەوەی ڕێژەی ئاو دەچینە لای کاومەر سڵاو لێبێ سپاس دەکەم مەمنونم ئەو هەڵمەتەتان چۆن دەست پێ کردو ئێوە کێن و تاکەی بەردەوامە بێ وەکو پرۆژەی ماڵ بە ماڵ تەبان تۆڕی ڕێکخراوە ژنگەیەکانی هەڵەبجە و سلێمانی لەگەڵ ڕێکخراوی نیشتیمانی کورد بە ئەرکێکی ئەخلاقی و نیشتیمانی و ئاینی خۆمانمانزانی کە ئەم پەیامە بگەینین بە ماڵان بۆ ئێستا لەم دەقەیە کە ئاوی گشتیاتەوە سەیرەکەی مەسەن بە کۆڵانەکانە ئاو ئەڕوا ئەو ئاوە شیرینەی کە نعمەتێکی گەورەیە ینی بەڕاستی پێویستەکە احتیفازی پێوە بکرێ لە هەڵمەتەکە احترامێکی زۆر لە ماڵان گیراوە و پێ داوا کراوەکە ئەو ئاوەی لە ماڵەکانە هەیە بیپارێزن ئەو ئاوەی لە ماڵە مەسەلەن بۆ نمونە دانیشتوانی شاری سلێمانی 1 ملیۆن ئینسانن 1 ملیۆن مرۆڤ هەیە هەموو بەیانێک هەڵەسی دەمودانە شوی 5 دقەیەوێ لە کاتی دانشۆردنا تۆ ئاگاد لە خۆت نییە بیریت چووە کە ئاوی مەخسەلەکە بگریتەوە هەموو بەیانێک حسابی کە 1 ملیۆن 5 دقیقەی ئاوی شیری نەڕوا لە کاتێکە خوای گەورە فەرمێوە نەزەلنا مینە السەمائی ماء مبارەکە ئەو ئاوەی کە لە ئاسمان بۆتان ئەبارێ مبارەکە ئێمە چونکە باوەڕمان وایە قورئان مبارەکە چین لە شوێنێکی بەرزەدایێنین دەی هەر لەو قورئانە ئاویش مبارەکە خوا داوای کردووە لەمان کە بیپارێزین ئەتفازی پێوە بکەین ئێمە پێمان ناکرێت داوا لە ئێران و تورکیا بکەین کە ئەوە بکەن ینی بەنداوەکان بگرنەوە واز لێ بێنن بەڵام ئەومان پێکرێ کە ماڵان ئاگدار بکەینەوە کە ئەو ئاوەی لە ماڵەکانە احتیفازی پێوە بکەن باشەکەمەر من ئێستا پێشووی بێم بێرە ئەو کۆنگری ڕۆژنامانیتان کە لایڤێکم بینی کە خەڵکێک زۆر قسەیانەوەی بەم کاری ئێوە ینی بەگشتی تێبینیتان چی لەسەر ئەم دیاردەیە و لە هەمان کاتدا نووسرا بوو کە بۆ ئەوان حکومەت ئاگادار ناکەنەوە بۆ حکومەت وا لێ ناکەن مەسەلەن ئاو بە شێوەیەکی یەکسان دابشکا کۆمەڵە بابەتی دیکە ینی قسەتان چی لەسەر کۆیان طبعاً قسەی خەڵک تۆ بە هەندوەری ناگری لە بەرەوەی قسەی خەڵک ئێمە پێمان وایە بەرپرسیارەتێکی پێوترێ بەرپرسیارەتی کۆمەڵگا تۆ کە تەوافەت بۆ تەنجەی ماڵەکە دانەناویش کە حکومەت بەرپرسیار نییە لەم پرۆسەیە تۆ پێویستەکە ئەم ئەخلاقی جەبەجێ بکەیت تۆ کە احتیفاز بە ئاوەکەەوە ناکەیت ویت جادەی قیری پێشوەی تۆ بەرپرسیاری ینی هاوڵاتی خۆی بەرپرسیارەتێک لە ئەستۆیەتی پێویستەکە ئەو ڕاستیە بزانیت بیری خەیتەوە و ئێمە ڕێکخراوێکی مەدەنین یعنی ئێمە کۆمەڵگەی ڕێکخراوی کۆمە ئەو گەنجانە کە ئەم خۆرە لێیە لەبەر تەنها هاتون پامەکان بگەین وەکو ئەرکێکی نیشتیمانی و ئەخلاقی و ئاینی خۆیان حکومەت بەرپرسیارە لە کۆمەڵی پرۆسەی گرنگ کە غەرامە بە قووەت بکە عەدالەت بێ لە دابشکردنی ئاوا و ئێمە مەترسی کەمبوونەوەی ئاو ئەبینین بۆیە ئەچوین بە ماڵانەڵێن سەن هاوڵاتی پێمانە لەڵە جا ئاو هەیە بپارێزین ئاخر لە بەرەوەی ئاو نییە بۆی هاتین پێڵین ئەگەر چۆڕ ئاوێ هەیە لە ماڵەکە تا احتیفازی پێوە بکە بیپارێزە تا چەند ئەو گەڕەکانی کە سەردانتان کرد و بەدەمتانەوە هاتوون ینی ئیستیجابەی باشیان هەبوو زۆر باشن هاوڵاتی عادەتن تێناگا یەکەم جارە چونکە ئەم شێوازی ئیشکردنە لە ئەستی ڕۆژەڵاتی نەوەڕاستە کەمە نییە بە نامەکەت هیوای تەندروستی بۆ ماڵەکە خوازی احترام یەگری نامەیەگە بە ماڵەکە نەیبینی وشتیوە تەنها نامەی غەرامە و مەرامەی بۆ ڕۆشتن بەڵام نازانێ ئەمە شتێکی کەیە بۆی ڕوونەکەینەوە ئەستعدادیان هەیە دەستخۆشیمان لەکەن و هاوڵاتیان و ئەوانە پێویستە لە ڕاستیە ئەو ئەرکە نیشتیمانیە کە لەسەر تاک بە تاکی هاوڵاتیە بیزان و بیریان بخرێتەوە چەند ڕۆژ بەردەوامە بێ هەموو سلێمانیەکە یان چەند گەڕەکێ لە ڕاستی ئەمە نازانین چەند ڕۆژە ئەخایانێ بە پێی نامەکانمان کە 20,000 نامەیە بۆ ماڵان دامانناوە سپاس مەمنون یەکێک لەو دیاردانەی کە لە کاتی ئاو هاتنەوە لە گەڕەکەکاندا زۆر دەبیندرێت نەبەستنی تەوافێ و کاگومەر ئاماژەی پێکرد ینی بەهۆی نەبەستنی تەوافە یان چوزانم کردنەوەی ئاو شۆردنی سیارە و شۆردنی بەر دەرگەی ماڵەکان
ئەم دیاردەیە لە زۆربەی کۆڵانەکان نەک تەنها لە شاری سلێمانی لە سەرجەم پارێزگاکان و شار و شارۆچکە و ناحیەکان بەدی دەکرێت ڕۆشنی ئاوێکی زۆر بەنێو کۆڵان و شەقامەکان کە هەم دیمەنێکی ناشرینی هەیە هەم بە فیرۆدانی ئاوە هەمیش شەقام و کۆڵانەکانی وێران کردووە دیارە ئەو چەنگەنجەی کە خۆبەخشانە ئەمڕۆ دەیانەوێت ماڵان هۆشیار بکەنەوە لە دیاردەی بە فیرۆدانی ئاو ئێستا لە گەڕەکی چوارباخن و ماڵ بە ماڵ دەگەڕێن ئەو نامەی کە پێیانەتیایە باز لەوە دەکات کە نابێت ئاو بە فیرۆ بدێت نابێت ینی بەتایبەتی لەم قەیرانی کەم ئاوەیە دەبێت دەستی زیاتر بە ئاوە بگیرێت ئێستا ئەوان لە گەڕەکی چوارباخن ئەمڕۆ مەیدانی لەگەڵ یانین وەکو سەرپەرشیاری کەمپینەکەش ئاماژە پێکرد خەڵک ئیسیجابەی باشی هەبوو بۆیان و ڕێزیان لە یەگرن و بە هەنگاوێکی باش ێزانن بە تایبەتی ئەو هۆشیارکردنەوەی پێویستە ئەو کەسانی کە ئاو بە فیرۆدەن بە هەندی وەربگرن چونکە تا دێت خەیرانی ئاو لە هەرێمی کوردستان بەهۆی وشکە ساڵی و بێبارانیەوە زیاتر دەکات بۆیە ئەوان ڕای دەگێرن کە پێویستە هاوڵاتیان ئەو ئاوەی کە هەیە ئەو ئاوەی کە ماوە دەستی پێوە بگرنەوە ئەو ماڵانی کە تاوەکو ئێستا تەوافەیان نییە لە کاتی پڕبوونی تەنکیەکانی سەربانیان ئاوێکی زۆر دەڕوات بە کۆڵان و کوچەکانە پێویستە تەوافەیەکە پێما بێت نزیکەی 5,000 بە یەک جاردانەی ئەو کێشەیە چارەسەرە بێت چونکە بەردەوام ئاو لە سەربانی زۆربەی ماڵەکانەوە دەڕواتە خوارەوە ئێستا ئەوان ماڵێکی زۆر گەڕاون و درێژەی پێدەدەن ماڵەکانی دیکەش دەگەڕێن ئەو نامەی کە تایبەتە بە خۆشیارکردنەوەی هاوڵاتیان پێیان دەدەن ئێمە هەوڵ دەدەین مەیدانی لەگەڵیانە بین بۆی کە بزانین تا چەند ئیسیجابەی هاوڵاتیان لەم پرۆسەیە هەیە بەڵام